چەند هەفتەیەک بەر لە شەهیدبوونی ئەم دەستنووسەی نووسیوە و ئێستا چاپ دەکرێتەوە. شەهید کەیوان عەبدوڕەحمان ئەو لاوەی هەر لە سەرەتای ژیانیەوە وەکو کەسایەتیەکی ئیسلامی گەشەی کرد، بەڵام ڕژێمی بەعز ترسی لە بەرەوپێشچوونەکانی هەبوو. هەموو هەوڵێکی دا تا سەرکوتکردنی ئەم دەنگە دلێرە و دوجار بە پلانێک شەهیدی کرد. ئەم مەراسیمە بۆ کتێبی پەیامەکانی مەصابیح الهودایە، کتێبی شەهید کەیوانە بەڕەحمەت بێ بەپێی ئەو مێژوەی کە لەسەری نووسیوە چەند هەفتەیە بەر لەوەی لە ساڵی 1970 دەستگیر بکرێت لەلایەن ئەمنی سلێمانیەوە نووسیوێتی. شەهید کەیوان بۆ خۆی 15/12/1970 دەستگیر کراوە، لە مانگی 11 ئەم کتێبەی نووسیوە، چەند هەفتەیەکی کەم بەر لەوەی شەهید بێ. ئەم کتێبە لەوانەیە بڵێم ئەگەر ئێمە چاوەڕێی ئەوە نەکەین ناوەڕۆکێکی بەهێزیشی هەبێ بە شێوەیەک دەنگدانەوەی هەبێ، بەڵام پەیامە بۆ لاوان پەیوەندی بە کێشەیەکی گەورەوە قەزەیەکی گەورەوە هەیە کە قەزەی کەیوانە. گەنجێک لەو کاتانە تەمەنی 16 ساڵ بووە. جگە لەو کتێبە چەندین دەفتەری تری دەستنووسی هەیە، ئەوانیش بە زنجیرە هەمووی بە ناوەکانی پەیامەکانی مەصابیح الهودا نووسراوە. لە مەراسیمێکی شایستە و بە ئامادەبوونی سەرۆکی کۆمەڵی دادگەری و پارێزگاری سلێمانی و بنەماڵەی شەهید کەیوان و چەندین کەسایەتی دیکە کتێبەکە ناساندنی بۆ کراو، کورتەیەک لە ژیاننامەی شەهید کەیوان خرایە ڕوو. کتێبەکە لەلایەن سەنتەری پەرەپێدانی لاوان و مەکتەبی قوتابیان و لاوانی کۆمەڵ چاپ کراوە. ئێمە وەکو ئیداری گشتی سەنتەری پەرەپێدانی لاوان بە هاوکاری مەکتەبی قوتابیان و لاوان ئەم مەراسیمەمان ساز کردو. مەراسیمی ناسانی کتێبە، کتێبێک کە دەستنووسی شەهید کەیوانە کە نووسیوێتی کە چەند ڕۆژێک پێشەوەی لەلایەن ئەمنی سلێمانیەوە بگیرێت. ئەم دەستنووسەی نووسیەوە ئێستاش ئێمە بە ئەرکی خۆمانزانی وەکو مەکتەبی قوتابیان و لاوان و سەنتەری پەرەپێدانی لاوان ئەم دەستنووسە بکەین لە دووتێی کتێبێکە چاپی بکەین و ئەم مەراسیمی بۆ ساز بکەین. ئامانجە چاپکردنی کتێبەکە ناساندنی کەسایەتی شەهید کەیوانە کە گەنجێک لە تەمەنی 16 ساڵی توانیوێتی کتێبێک بنووسێت و دەیان قوتابی هەبووە. دەکرێت گەنجانی ئێستاش چاو لە شەهید کەیوان بکەن و توانەکانیان وەگەڕ بخەن. ئەمانێ ئەم کەسایەتیە بناسێنینەوە بە گەنج و لاوی کورد. خۆ پەیامیشمان ئەوەیە کە گەنجێک بتوانی بێتی لە تەمەنێکی 16 ساڵە کتێبێک بنووسێمە پەیامێکی گەورەیە، مەتوانایەکی گەورەیە، بۆی ئەکرێ گەنجەکانی ئێستا لاوەکانی ئێستەیش هەمان توانە و هەمان قودرەتیان هەبێ بۆ ئەوەی کە کتێب بنووسن و ببن بە نووسەرێکی گەوراوە، ببن بە بانخوازێکی گەورام کەسا لە تۆ لە تەمەنی 16 ساڵیە دەیان قوتابی خوێنکاری هەبووە، دەرس و دەوری هەبووە. شەهید کەیوان عەبدوڕەحمان تەمەنێکی کەم و خەرمانێکی گەورەی هەبوو. خەمی گەورەی پەرەسەندنی ئاینی ئیسلام و پەروەردەی لاوان و کوردایەتی بووە تا ساتی شەهیدبوونیشی هەر لە پێناو ئامانجە تێکۆشا کە دوجار لە ساڵی 1989 لەلایەن ڕژێمی بەعسەوە شەهید کرا. ڕامی عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.